ساڵێک بەسەر بڕیاری بە قەزابوونی حاجیاوای سەر بە ئیدارەی ڕاپەڕین تێدەپەڕێت، بەڵام تاوەکو ئێستا قایمقامی نییە و سیمای بە قەزابوونی پێوە دیار نییە. بەڕێوەبەری ناحیەی شارۆچکەکەش دەڵێ هۆکاری سیاسی و حیزبی وای کردووە تاوەکو ئێستا حاجیاوە قایمقامی نەبێت، ئەگەرنا بەپێی یاسا دەبوایە ئەوان بە وەکالەت کارەکانی قایمقامی ڕاپەڕێنن تاکو دانانی قایمقامێک، بەڵام بەرپرسانی ئیدارەی ڕاپەڕین ڕێگر بوون. تەواوی ڕێکارە یاسایی و ئیداریەکانی بە قەزابوونی حاجیەوە تەواو بووە. بەڕاستی دەبوو ئێمە وەکو ئەسڵ لەو بەروارەوە وەکو عرفێکی ئیداری یاسایی دەبوو ئێمە بە وەکالەت ئیشمان کرد بە، بەڵام بەداخەوە لە ئیداری ڕاپەڕینەوە فەرمانی کارژێرەکە دەرنەکرا، تەنها ئیستیحداسی قەزاکە کراوە. ئەمەش هۆکارەکەەوە دەگەڕینەوە بۆ هۆکاری سیاسی و حیزبی بەڕاستی کە ئەو بەدەرە لە یاسا و ڕێنمایەکان. ئەندامێکی دەستەی بە قەزابوونی حاجیاواش دەڵێت دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر تواندرا بڕیاری بە قەزابوونی حاجیاوە جێبەجێ بکرێت، بەڵام بەداخەوە ساڵێکە نەیانتوانیوە قایمقامێک بۆ شارەکە دابنێن. بەداخەوە دیارە لە وڵاتەدا ڕۆتین و هەست نەکردن بە بەرپرسیارەتی لەلایەن خەڵکانێک کە خۆیان پێ بەرپرسە، بەرپرسی حکومی و حیزبی، ئەمە وای کردووە ئیشکالێت دروستکە لە بەڕێوەبردنی ئەم وڵاتەدا. دوای 7 ساڵ 2022 مانگی 5 کە ئێستا مانگی 5 مەقسی تا دەکەین، 1 ساڵ پێش ئێستا بڕیاری بە قەزابوونی حاجیاوادرا لە وەزارەتی ناوخۆ مەرسومی بۆ دەرچوو سەرۆکایەتی هەرێم ئیشتدا کرد، بەداخەوە 1 ساڵە نەتوانراوە قایم دابرێ، بەڵێ شارەکە بۆ بە قوربانی سیاسی. داواکاریمان ئەوەیە حاجیاوە بۆتە بە قەزا ئەتا ئێستا قایمقامی بۆ نەهاتووە، خزمەتی شارەکەی نەکراوە، هیچ هەتا قایمقایم هیچ خزمەتی ناکات لەبەر ململانەی سیاسی ئەو ماوەتەوە ئێستا. ئەگەر چی لە ماوەی ڕابردوودا لە ڕێگای دروستکردنی گروپ و کەمپینەوە ناڕەزایەتی و نیگەرانی هاوڵاتیان دراوە بە بەرپرسانی ئیداری، بەڵام تاوەکو ئێستا دیار نییە ئاخۆکەی قایمقامێک بۆ حاجیاوە دادەنرێت. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، حاجیاوە.